الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. سرتا سپاس و دەستخۆشیم هەیە بۆ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا. سپاسیان دەکەم بۆ سپاسی ئامادەبوونی هەموو بەڕێزانیش دەکەم و بە خێراتنیان دەکەم بە گەرمی. بەڕێزان، من لە چوارچێوەی میلەتی کورد و هەوڵدانی بۆ قەوارەی سیاسی لەو چوارچێوەدا هەندێک شت باز دەکەم بە پێی پێشنیاری ڕێکخراوەکە. سەرەتا بەوە دەست پێ دەکەم کە خوا سبحانه وتعالى لە ڕوانگەی ئێمەی مسلمان و لە ڕوانگەی ئیسلامەوە خوا مافی یەکسانی داوە بە هەموو گەلان وەکو یەک، وەکو عەرەب دەڵێن عەلا قەدەمی المساوات. هیچ کەس فەزلی بەسەر هیچ کەس دانیە. ئەویش لە ئاەتی 13 سوورەتی الحجورات داخوا ئەو ڕاستی ڕوون کردوێتەوە، بانجی مرۆڤایەتی دەکا: یا ئەیها الناس ئنا خەلەقناکم من ذەکەر وئونثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. خوا بانجی مرۆڤایەتی دەکا: ئەی خەڵکینە، ئێوەمان لە نێرومەیەک واتە دایک و بابێک، باب و دایکێک وەدی هێناوە و جێڕاومان بۆ چەند هۆزێک و بۆ چەند نەتەوەیەک تاکو پێک ئاشنابن، واتە لەسەر بناغەی پێک ئاشنابوون و هاوکاری پێکەوەکردن ژیانی سەرزەوی بگوزارێنن. إن أكرمكم عند الله أتقاكم. بەدڵنیایی بەڕێزترتان لە لای خوا پارێزکارترتانە، واتە ئەوەتان لە لای خوا بەڕێزترە کە زیاتر خۆی دەپارێزێ، کاری بە پارێز دەکا، کە زانایانی ئیسلام دەڵێن تەقوا لە دوو شەدا خولاسە دەبێتەوە: ئەوەی کە ئەرکەکان نەچوێنی و قەدەغەکان نەشتێنی. واتە تەقوا دێتۆنێ هەموو کایەکانی ژیان، چ کای سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، فیکری، عیبادی، سلوکی، باریکەسێتی، هەمووی. خوا ئەوەی کردووە بە تەرازوو کێ پابەندتر بێ و کێ بۆ خوا سوڵحاوتر بێ، ئەوە لە لای خوا بەڕێزترە. بۆیە لە ئیسلامدا بەرتری و لە سەرەوەبوون نەدراوە بە هیچ نەتەوەیەک لەسەر حیسابی نەتەوەیەکی دیکە، بەڵکو هەموو نەتەوەکان، بەڵکو هەموو هۆزەکان و لە خوار ئەوانەوە هەموو تاکەکان بە نێر و مێوە یەکسانن. لەبەرەوەی خوا سبحانه وتعالى پەروەردگاری هەموو لایەکە، خوا و خاوەنی هەموو لایەکە، خوا ڕەگەزی نییە تا بەلای پیاودا داشتێنێ یا بەلای ئافرەتدا داشتێنێ، وەخوا سبحانه وتعالى پەیوەندی بە سەرزەویەوە نییە، خاوەنی کەون و کائیناتە، هەتا بەلای عەرەبدا یان بەلای کووردا یان بەلای تورکدا یان بەلای نەتەوەیەکی دیکەدا هەموو نەتەوەکان بۆ خوا وەکو یەکن، بۆ خۆی هەموویانی خوڵقاندون، وەکو بۆ خۆی دەفەرمێ: وەجەعەلناکم، هەمومان جەعلی خوین، هەمومان خوای پەروەردگار جێڕاونی لەسەر زەوی، جێڕاوینی بە بەندەی خۆی. بۆچی؟ لیتەعارەفوا، بۆ تاکو پێک ئاشنابن، پێکەوە هاوکار بن. ئەوەکو بنەمایەکی گشتی. هەروەها خوا سبحانه وتعالى جیاوازی ڕەنگ و زمانەکانی کردوون بە یەکێک لە نیشانەکانی خۆی. دەفەرمێ: وفي خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين. لدروسكراني آسمانكان وزوي وجياوازي الرنگ وزمانكانتان لمدى نشانهن بو زانایان. زانایان دەتوانن زیاتر لەوە بکۆڵنەوە چۆن مرۆڤەکان ڕەنجیان جۆرا و جۆرە بە پێی و ژینگانەی کە تێیاندا دەژین، و چۆن زمانیان جۆرا و جۆرە کە بە پێی ئەوەی من ئێستا لە یادمە زیاتر لە 4000 زمان لە دنیادا هەیە. ئەم جیاوازی ڕەنگ و زمانەکان کە زمان ئەلبەتە دیاردەیەکی بەشەریە، مرۆڤ بۆ خۆی زمان پەیدا دەکا. لەوەدا خوا دەفەرمێ لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی لە جیاوازی ڕەنگ و زمانتاندا نیشانە هەن بۆ زانایان. کەسێک زانا نەبێ دیارە لەو شتانە نازانێت. هەر بۆیەش پێغەمبەری خاتەم صلی الله عليه وآله وسلم لە زۆر لە فەرمایشتەکانیدا زۆر بەوردی نوختەی خستووەتە سەر پیت کە هیچ کەس بە ناونیشانی
هیچ نەتەوەیەک هیچ هۆزێک هیچ عەشیرەت و بنەماڵەیەک بۆی نییە لافی زێدەیی لێ بدا بەسەر ئەوانی دیکەدا دەفەرمێ ألا إن ربكم واحد ألا وإن أباكم واحد ألا لا فضل لعربي على أعجمي ولا لأعجمي على عربي ولا لأحمر على أسود ولا لأسود على أحمر إلا بالتقوى أما وتاری حەجی ماڵئاواییدا فەرموویەتی کە زیاتر لە 100,000 لە هاوڵانی بەڕێزی لە خزمەتیدا بوون دەفەرمێ ئاگادار بن پەروەردگارتان یەکێکە بابیشتان یەکێکە ئەڵبەتە دایکیشتان بەڵام لێرە باسی ئادەمی کردووە دوایی دەفەرمێ ئاگادار بن هیچ کەس زێدەی نییە بەسەر هیچ کەسدا نا عرب بسر عجم دا عجم يعني غير عرب نا عجم بسر عرب دا نسور بسر سبي بسر رج دا نرج بسر سبي دا إلا بالتقوى وكو آياتك فرمي مگر بالتقوى واتا چه زياتر تيب كوشي وهول دا بۆ ڕازیکردنی خوا و خزمەتکردنی خەڵک چونکە ئیسلام لە دوو کەلیمە دا خولاسە دەبێتەوە خواپەرستی و خەڵک دۆستی خوا ڕازیکردن و خزمەتکردنی خەڵک وخوا سبحانه وتعالى لە سوورەتی نیساءدا چونکە ئێستا خەڵکێکی زۆر لەم سەر هەسارەی زەوی هەیە مەزڵومە ستەمدیدەیە دەسەوسێندرێتەوە خوا لەو سیاقەدا کە باسی مستضعفان و سەوسێندراوان دەکات دەفەرمێ وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين چیتانە لە ڕێی خوادا و لە ڕێی چەوسێندراواندا تێناکۆشن خەبات ناکەن ڕێی خوا و ڕێی چەوساوان خوای پەروەردگار پێکەوەی باس کردوون واتە کە تۆ تێبکۆشی بۆ ئەوی مەزڵومێک لە مەزڵومیەت دەربێنی مانە لە ڕێی خوادا خەباتت کردووە لەبەرەوە خوا سبحانه وتعالى بەتاکید باڵادەستە بەسەر هەموو کەون و کائیناتدا پێویستی بەوە نییە تۆ دیفاعی لێ بکەی یعنی دیفاعکردن لە مەزڵومان لە بەندە مەزڵومەکانی خوا دیفاعکردن لە خوا و لە ئاین و بەرنامەی خوا بەنسبەت میلەتی کورد هەموو لایەکتان ئاگادارن لەمێژە خەباتی ڕزگاری خوازی دەست پێ کردووە لە هەموو بەشەکانی کوردستاندا کە دەڵێن بەشەکانی کوردستان باسی چوار بەش دەکرێت بەڵێن باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوە بەڵام بەتاکید جوغرافیای کوردستان هەر لەو چوار بەشەدا قەتیس نییە کورد هەڵ نەهاتووە بەشێکیشی لە یەکێتی سۆڤیەتە بەڵکو بەشی دیکەشی هەن لێی دابڕێنراون بەپێی ئەوە کە سەرچاو مێژوویەکان باس دەکەن میلەتی کورد لەمێژە خەباتی ڕزگاری خوازی دەکات وەکو گوتم فیداکاری زۆری کردووە قوربانی زۆریشی داوە ماڵوێرانی زۆریشی هاتوۆتە سەر بەڵام ئێستاش لەگەڵدا بێ جگە لە باشووری کوردستان کە هەرێمێکی نیوە چڵمان هەیە کە دەگونجا هەرێمەکەوانە بێ بەڵام بەهۆی خراپ ئیدارەدانی ئەو هەرێمەوە لەلایەنی هەردوو حیزبی حکومڕان کە ئێستا شەر حکومڕان ماوەی 35 ساڵە بەهۆی خراپ ئیدارەدانی و بەهۆی ناتەباوی ناکۆچیان و بەهۆی خۆبەستنەوەیان بە ئەجندای ئیقلیمی هەرێمەکەشمان زۆر بێڕوح کردووە و بەهۆی هێندێک هەنگاونانی هەڵا کە هەنگاوێک نراوە بەر لەوەی زمینەی بۆ خۆشکەی زمینەی بۆ ساسکەی دوایی لە جیاتیەوە کە بەرهەممان بێتە دەست زۆر لەوەی کە هەشمان بۆ لە دەستمان داوە ئێمە جگە لەو هەرێمە ئێستا شتێکی دیکەمان نییە ئەو خۆتان دەبینن لە باکوور هەوڵێک هەیە بۆ ئاشتەوایی کە مەکاتی خۆشی دەستخۆشیمان لێکردن و ئومێدمان وایە کە ئەنجامێکی هەبێ ماوەیەک لەمەوە پێش پارتی دەمپارتی هاتن بۆ لامان لێمان پرسین گوتیان بەتەماین لە ڕۆژانی داهاتوودا سەر و کۆمار ببیندرێ و بەتەماین کە شت ببێ و بیستمان کە پەکەکەش دیارە کۆنگرەی بەستووە هیوادارم لە کۆنگرەکەدا گەیبنە ئەنجامی باش ئەنجامی وا کە ئاسان کار بێ و زەمینە خۆشکەر بێ بۆ ئەو پرۆسەی ئاشتی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕایگەیاندووە لە زیندانی ئیمرالیەوە ئەوە خەڵکێکی زۆر پێدڵخۆش بوو لە کورد و تورک و لە هەموو ئەوانەی کە دڵسۆزن بە بۆچوونی من پێیان خۆش بوو دیارە خەڵکی ناحەزیش بەتاکید بە هەر هەنگاو و هەڵوێستێک کە لە قازانجی تۆبێ ئەوان پێ ناڕەحەتن کەواتە ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش دیارە هەم لایەنە سیاسیەکان پرژ و بڵاون و لە باشووریش ئەوە دیارە باسم کرد لە ڕۆژ ئاواش لەوێش دیارە ئەو گۆڕانکاری کە بەسەر سووریا داهات کە بەڕاستی گۆڕانکاریی گەورە بوو
ئەویش بریتی بوو لە ڕاکردنی بەشار ئەسەد ئەو بەشار ئەسەدەی کە ساڵانێکی زۆر خۆی و لە پێش خۆشیدا بابی بە شێوەیەکی دیکتاتۆرانە و خۆسەپێنانە خۆیان بەسەر هەموو خەڵکی سووریادا سەپاند بوو. ئەوە ڕای کرد ڕۆیشت و ئەوانش کە پشگیریان دەکرد ڕەنج بە خەسار بوون و عیبدار بوون. هەر کەسێک بێ زۆر شەرمەزار و عیبدار بوون کە پشتی ئەو دیکتاتۆریان دەگەر لە دژی خەڵک و وڵاتەکەی خۆی کە کاولی کرد دوایش ڕۆیشت و هەر خواحەفیزەشی لێ نەکرد و پرسیشی پێ نەکردن. مەبەستمەوە کە خەباتی ڕزگاری خوازی کورد خوێن و ئارەقی زۆری بۆ ڕێژراوە و ڕەنجی زۆری بۆ شێشراوە بەڵام بەڕاستی بەرهەمی کەممان هاتووتە دەست. هەڵبەتە من لێرەدا نامێ بڵێم ئەو بەرهەم کەمە کە هاتوۆتە دەست ئەوەش نادیدە بگرین نادیدەی ناگرین بەڵام پێم وایە بە بۆچوونی من ئەگەر کورد لەنێو خۆیدا تەباب وایە چ لەسەر ئاسی لایەنە سیاسیەکان هەمووی چ لەسەر ئاسی لە هەر لە بەشێکی کوردستانداوە چ لەسەر ئاسی هەم بەشەکانی کوردستان کە جارجاریش بوو ئەوە هەوڵ دراوە کۆنگرەی نەتەوەی کورد هەبوو من دووسێ جاری چوین بەشداریمان تێدا کرد و پێشمان گوتن بامۆرکی هیچ لایەنێکی پێوە نەبێ بە گشتی بێ تعبیر کار لە هەموو کورد بەڵام پێمان نەتواندرا ئەو ئامانجە بهێندرێتە دی بۆ خەڵکێکی زۆر لی دوور کەوتەوە. جاری دیکەش هەوڵی دیکە دراوە کە لایەنە سیاسیەکانی کورد یەک بخرێن یەک دەنگ و یەک ڕەنگ بکرێن کە بە دڵنیایی ئێمە بەهێزترین کارتی دەستمان تەبایی نێو خۆمانە پێکەوە بوونمانە یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک سەنگ بوونمانە و خراپترین دەردمان دەردی پەرتەوازایی و پرژ و بڵاویە. و من لە کۆنگرەکانی کە بەشداریم کردووە کۆنگرەی نەتەوەی کورد لە باسم کرد لەوێش چەند جارێک گوتومە کە لە ئەنجامی دەمارگیری و لە ئەنجامی داخراوی و لە ئەنجامی خۆپەسەندی و لە ئەنجامی تەنیا خۆدیتن پرژوبڵاوی پەرتەوازەی پەیدا دەبێت. تەبایی و پێکەوە بوون و یەک ڕیزبوون و یەک ڕەنگبوون بەوە دەبێت کە ئەوانەی کە بەدەم ئەو کارەوە دەچن دەبێت عەقڵ و دڵی خۆیان فراوان کەن. من زۆر جار گوتومە کاری گەورە بە عەقڵی گەورە بە دڵی گەورە بە ئەخلاقی گەورە دەکرێت ئەمە بە عەقڵی بچووک و بە دڵیشی گچکە و بە ڕەوشتێکی گچکە هەر شتی بچووک دێتە دی بەداخەوە کە تا ئێستا ئێمە نەمانتوانی هەنگاوی گەورە بنێی. جاری واش هەبووە ئیدعای گەورەمان بووە حیزبێک لایەنێک لافی گەورەی لێداوە بەڵام ئامرازەکانی ئەو لافلێدانەی پێ نەبوون واتە لەسەر ئەرزی واقع کە تەماشات کردووە مثلا باسی هەموو کوردی کردووە باسی هەموو نیشتیمانی کوردی کردووە باسی شتی استراتیژی و گەورە و گرنگی کردووە بەڵام کە دوای دیقەتت لێگرتووە لەسەر ئەرزی واقع هەر بە بچووکی ماوەتەوە هەر شتەکانی هەر بچوو بوون لە چوارچێوەی حیزبەکەی خۆیدا بووە یا لە چوارچێوەی ئیدۆلۆژیایەکی بەرتەسێکدا بووە نەیتوانیوە بپەڕێتەوە بۆ خەڵکی دیکە یاخود کارێکی وا بکە جێی خەڵکی دیکە ببێتەوە لەژێر ئەو چەپتر و کەپر و ساباتەی کە مانگەشەی بۆ دەکات. ئەمن پێم وایە برا خۆشەویستەکانم کوردەواری خۆمان دەڵێن قسە هەزارن دویان بەکارن. لەبارەی کورد و کێشەی نەتەوەی کورد و بێقەوارەی میلەتی کورد و مەزڵومیتێکە بەسەر کورد هاتووە زۆر گوتراوە زۆر نووسراوە. من کتێبێکم هەیە بە ناوی سۆزی نەتەوەیەتی و بیری ناسیۆنالیزم لە تەرازوی ئیسلامدا تا ئێستا 4 جار چاپ بۆتەوە تەرجەمەی فارسی و ئەوانەش کراوە وەلەو بارەوە من کتێبێکی دیکەم هەبوو کوردستان بۆ ئێران بوو چۆن ئاوەدان دەبێتەوە هەروە کتێبێکی دیکەم هەبوو چارەسەری کێشەی کورد لە نێوان ئیمان و پەرلەماندا لەبارەی واقعی هەرێمی کوردستانەوە واقعی هەرێمی کوردستان و هەڵسەنگاندنێک یاخود دیدێکی ئیسلامیانە شتمان زۆر گوتووە ئێمەش و غەیری ئێمەش بەڵام پێم وایە ئەگەر بمانەوێ بەرەو ئەوە هەنگاو بنین لەم واقعی کە تێداین بینە دەر لە واقعە دژوار و ناخۆشە کە تێداین بینە دەر و چی دیکە بیان و بەدەستی دوژمنان و ناحەزانمانەوە نەدەین کە ئێمە بە خەڵکی ئەوە ناین خۆمان بەڕێوە بەرین ئەمن هەرگیز لەبیرم ناچێ ئەو کاتە کە پارتیوێشێتی زۆر لە سێڕا و نیزاعیشی توندا بوون خۆ بەداخەوەی سەشەر هەیە بەردەوامە بەڵام بەرپرسی یەکێک لە وڵاتانی دراوسی هات
كمتي كمل بأصل كردم بربرشي جوربو بزمن قصيش دل سوزانة تام بوبكم طبعا لقى هاد وسرداني إيه ما قلتي أوم ببرادراني دي كاش قلتوا أيش أويا إيه وبوشي بيكنايا وتاسا قلتوا تانا عرب وفارس وترك ولاتي إيمان داجير كردوا باش أخو فرمون أو هريمك تان بدستويا وبشكل كردستان تان بدستويا بو بيكنايا بو تبانابن بيتانوايا كأدائي شيء خراب تاندبي لبريوبرني ولا تكتاندبي تانو هر زرري بو خوتان هي زرري بو بشكاني ديكي كردستاني شيء كابرزو دل سوزان أقصاكي شون كإثباتي ده كان كإيو بكل شو ناخل ولاتي خوتان بريوبرن خلق دلباب التماشاك لهمو كردستان سوسي شان بدستويا آخر هريمي كردستان ببراور لقل باكوري كردستان كزوربي كردستان لبيه وزوربي ملتي كرديش لبيه وروجغلاتي كردستان وروج آوا يعني شتيشي كما دلن تماشا گوشه چان لولاتکی خوان بدستوی لسر اویش گریس پسرچانه شریانه تیجیرانه کان لسر چیه ولا لسر اوی که چه زیاتری هبه نک چه زیاتر دلسوز به چه زیاتری هبه چه نو زیاتر بفروشه چه خیر و بیری ولاتک زیاتر بو او به چی شی پیدا کا زیاتر حزب و خزبی پیدا ولا من دکا پیدا کا مليار لیر لسر حساب الرشورود کردنی خلق يعني كابرا دلسوزان وقتي والله أوا ديماني شي خراب ودزيوي ملتكتان بيشتاني الدنيا دادن وبيشتاني دولتان دراوسيشي دادن كباب أوان شايستي أوانين والله خويا بري وبر أمن بيمواكاتي أو هاتوا زور بويرانا وكم اللي زور لكتابة كان يخوم ده باسم كردوا بيش دبي واقعك خوم أنا خوي ببيني وخوي يعني خيال فلاونا كاين كما نوع بالدنيا شامي شريفة ولا سرب ناغي أو رابورتاني بو ماندين كزوري ببارة بودين عندي الحزب كان سرب ناغي رابورتا كان كبوي عندي كخلشي حاشا ما استوشي رابورتين بودن وسي دنيا بودا كاتو شامي شريف لسرب ناغي أو رابورتانا ما مالله لقال واقع كذا أنا كاين واقع كو خوي ببينين يك دو بويري أو من هبه كدان با كمكركان خو من دابيني زوج أرجوتوما بدكمن ركوتوا بربرسيشي أمولاتي إما الروج يبله إما كم كريمان هي خلامان هي بالكجاري وهبوا بربرسي بالاي ولاتك إما هريم الدرس يشاور إخوان بخلق سريوه هو خطاي خلق بو خلق تكاك تو بربرسي بوي تو إدارة دعوة أجر شر كردو تو بيت كردوا أجر أشتي كردو تو بيت كردوا يسا يعني شيء دس يشاور إخوان بخلق دصري دبي إنسان بوريه بجرأته بدان بخلق خوي دابينه عرب دلن الاعتراف بالخطأ فضيلة دان بحالي خدا هنان صفته شي جورية صفة برزية أمجا سيم هر كاميك ما لقاوه قبيل شي تسشي خوي أجر حزبه أجر بنمالي أجر عشيرته دفر بيتدر بشينا نيو فضايف فراواني أولاتون اجتماعنا وشاومان همو خلق ببيني وضل مانجي بروشي وبزي خمخوري وهم خلشي تدعى ببيته عقل من هنده فراوان بيجي أو تدعى ببيته كا بيرلا شعر سري كوي گرفته كام يشيش كام كينو نكهر حزب بتن خوي وبي من شوار صار الأنجمين ينرام ببل بغداد بداخوا وكل سروج حزب يا كسي كم حزب هرمن ليوبهم برادران ديك خلشي ديك عندنا لبي لسشتي بشوك تيك دجيران لسرويك أو تاريخي بخوانته لسرويك أو شتى بيله بيكا دبوا دنجان زو زارم دكوت مبين يعني بكاك من تمام عمني بابو إيه من نبي بالله بخوت أم بيكور جاء من دواي براسي عندي لبر برساني أمولاتنا ويانا أنا وكذا بينين دم قلت كاك إيه وكذا نيرن نيرن بو بغدا خلشي محكم بنيرن ياخد أجا خلشي هرشوني شيء نيرن بدس كراوي بيان نيرن براتان بجاري وهبو الحرب بويك كوبينو كوبينو لوي فراكسيونا كان كوبينو هيس بيز بوناكا تو بيني برزبا سروي خوتكي بلا أو صلاحيتي نبو دابنيشة دقيقة دبيق راوس با تلفون بكم داخوار رأيان هي يكاك كتمتو بدس بسراوي هاتوي بدس بسراوي كارناكري هميشه إبداع وداهنان بعقل آزاد وكراو بدستي كراو دكري أجاري وهبو تكليفان لمن ذاك دما وصلتو تلفونك ما بريدل كاك فلان كسب يا لقل كاك فلان كس يا لقل فلان كس بو وإجازة مامدا كوب بينو
زۆر بەزین بە میلەتەکەمدا داهاتوە بەو عەقڵەتە وڵات بەڕێوە دەچێت تو نوێنەری میلەتێکی لێرە چۆن دەبێ بۆ کە کۆ ببیەوە لەگەڵ حیزبەکەی دیکە کە پێکەوە لە پەرلەمانی کوردستان پێکەوەین لێرەوە پێکەوەین چۆن دەبێ بۆ ئەوە پێویستن بەوە بە ئیجازە وەربگری بە هەر حاڵ شتی دیکەی لەوەش خراپتر هەر هەبووە ئەمن پێم وایە کە دەبێ بیر لەوە بکەینەوە لەو قاو و خەپێلکە تەسکانە بینە دەر و هەمومان بزانی کە ئێمە یەک میلەتین خەڵکێکین لەسەر بەشێک لە سەرزەمینەکانی کە خوا دایناوە کە کوردستانە لەسەری دەژین من نزیکەی 40 ساڵ زیاتر لەمەوە پێش کتێبی سۆزینەتەوایەتیم نووسی لەوێدا باسم کردووە ئەگە عەزەمستان هەیە تورکمانستان هەیە عەرەبستان هەیە پاکستان هەیە ئەفغانستان هەیە وانەموو هیندستان هەیە کوردستانێکیش هەیە بۆچی هند و تورک و فارس و عەرەب بۆیان هەبێ دەوڵەتیان هەبێ لەسەر زەویەکەی خۆیان بۆ ئێمە نەمان بێ ئەو مافەخوا بە هەموو کەسی داوە کە بەداخۆ زۆر کەس بە پروپاگەندەی خراپ وای باسی ئێمە کردووە کە ئیسلامیەکان بڕوان بە مافی کوردنی و بە چارەنووسی کوردنی ئەو درۆ دەرەسێ حاشای مەجلیس ئەوەندە ئێمە باسمان کردووە ئەمە لەگەڵ برادەرانی خۆمان لەگەڵ برادەرانی حیزبەکانی هەرێمی کوردستان شوین لەگەڵ تورکەکان دانیشتوین لەگەڵ فارسەکان دانیشتون لیان بپرسنەوە بڵێن ئەرێ فڵان کەس چی گوتی ئەوەش چیتان گوت یعنی بە هەر حاڵ پێویست ناکات زۆر بچمنێ وردەکاریەکانەوە بەڵام ئەمن پێم وایە دەبێت لەو قاو خەپێلکانە بێنە دەرێ و هیچ کامیشمان پێی وانە بێ بۆ کوردستان بەسە بۆ هەرێم بەسە یان بۆ هەموو میلەتی کورد بەسە یان لە خۆڕە ناوی گەورە لە خۆمان نەنێ ئەوە چێەوە کاکە سەرۆکی هەموو وڵات سەرۆکی هەموو دنیا کاکە نابیە هیچ بەوە بەکردەوەی گەورە بە ئەخلاقی گەورە بە خەمخۆری گەورە بە دڵسۆزی گەورە بەوە گەورە دەبی نەک بە ناو لە خۆنانی گەورە بەوە گەورە دەبین کە بۆ یەکدی تەنازول بکەین ئەمە زۆر جار بە بەرپرسانی هەرێم گوتووە بۆ لەگەڵ عەرەب و فارس و تورک متەواضعن خاچین لەگەڵ خۆمان بۆ خاچینی بۆ دەچن لەوێ ماڵەوە ماڵ دەگەڕێن سەردانی خەڵک دەکەن بۆ لە نێو میلەتەکەی خۆ بۆ سەردان ناکەن بۆ خۆت پەستیوەتە گۆشەیەکەوە پێت وایە کابە کەس دەبیان بچوو دەبێ وەگەر سەردانی خەڵک بکەین کاکە خەڵکی بابێ بۆ لات چۆ بۆ لای خەڵکیش من پێما دەبێت لەو قاو خەپێلکانە بێنە دەر و عەقڵی خۆمان فراوان کەین دڵی خۆمان فراوان کەین و بوێری ئەوەمان هەبێ ڕەخنە لە خۆمان بگرین ڕەخنە لە خۆمان بگرین کە تا ئێستا دیارە بە تایبەتی هەرێم یعنی 35 ساڵە ئەو هەرێمەمان بەدەستەوەیە چیمان پێ کردووە یعنی ناڵێم هیچمان هیچ نییە چون قەت لەگەڵ ڕەشبینی دانیم و قەت لەگەڵەوە دانیم خەڵک ناومێت کەین بەڵام من پێم وایە لە ماوەی ئەو 35 ساڵە دەگوزار زۆرشتی دیکە بکەین تەمەنم دەزانم هەرێمێکین و دەوڵەتێکی سربەخۆنین دەزانم تا ڕادێک سنوورداریمان لەسەر ئەوانە بەڵام دەگونجا لەو هەرێمەشە زۆر شت بکەین من لە ساڵی 2000 و کۆتایی 2010 بوو سەردانێکی مالیزیامان کرد سەردانێکی کەمبۆدیا دوای بە مالیزیا داهاتینەوە لەگەڵ بەرپرسێکی مالیزیا دانیشتم هەمووتان دەزان پایتەختی مالیزیا کوالالامپورە ئەوێ بەراورد کەی لەگەڵ لەندەن و لەگەڵ بەرلین و لەگەڵ بڵێن ستۆکهۆڵم و لەگەڵ پاریس وانە یعنی وام دەهاتە بەرچاو جیاوازیی وایان نەبێ لە ڕۆژهەڵاتی ئاسیا لەگەڵ لەو بە پرسان پرسی ئێوە لە کەیەوە ئەم وڵاتەتاناوە بنیات ناوە و بەرەو پێشتانەوە بردووە وڵا ئێمە نەفرێکمانی هەڵکەوت کە ئێساش ماوە مەهاتیر محەممەد ئەو مەهاتیر محەممەد هات زۆر دڵسۆزانە نەخشەیەکی 10 ساڵی دانا نەخشەیەکی 10 ساڵی دانا و ئەو مالیزیایی بنیاتنا ئەم کوالالامپور و شاری دیکە وتی ئێرەت بینیوە وتی ئەوە پێش ئەوەی ئاوا بنیاد بندرێ وەکو ئەو جەنگەڵستانی بەرامبەرمان وا بوو جا جەنگەڵستانێکی زۆر گەورە بوو تەلفریکێکی پێدا دەڕۆیی گوتی ئەو جەنگەڵستانە شێی تێدا پڵنجی تێدا ورچی تێدا ماری کوبڕا و شتی عجایبی تێدا ئێرەش ئاوا بوو بەڵام ئەو شاری لێرە بنیاد ناشارەکەی دیکە لەوی دیکە لەوێ یعنی لێ کاتدا ئەگەر چەند تەن باران باری باە هیچی لەسەر جادەی دیار نەبوو هەمویان تەرتیب کردبوو
ئێستاش لەگەڵدا بێ لە هەولێر تۆزێ باران زیاد ببارێ جارێ بەڵکو لە هەندێک لە شار و شارۆچکەکانی دیکەش کۆمەڵی ماڵ کاول دەبن ئیکا کە تۆ چیت کردووە تو دیارە خەریکی بەرزکردنەوەی باڵەخانەی وە بە خەڵکی دەفرۆشیەوە و پارەکە لە تەنگەی جیرفان بەڵکو لە جیرفانی جاجێ نابێت تۆ بە قاسە دەیدەخێ قاسە لە قاسەش پڕ بۆ دەینەری بۆ دەرێ هەر خەت بیر لەوە دەکەیەوە ئەو کاک مهاتیر محەممەدە کە ئێستاش ماوە یعنی پێم وایە دڵسۆزانە کاری کردووە کەواتە ئێمە کاتی هاتووە بەڕاستی کە دڵسۆزانە لێ بینە پێش ئەڵبەتە پارتی وێچێتی بە بۆچوونی من تاقیکردنەوەی خۆیان داوە و پێم وانێ هیچی وان لە هەک بەداما بێ بە تەسەوری من بەڵام هەرچۆن بێ بە شەر قابلیەتی گۆڕانکاری هەیە و دەگونجی ئینسان لە کون فەیەکونێدا گۆڕان بەسەر خۆی دابێنێ 180 پلە بخولێتەوە بە ولادا مەگەر شتێکی وا بێ ئەگەر نادەبێ خەڵکی دەبێت خۆی بە بەرپرسیار بزانێت لە ئیسلامدا وەکو چۆن بەرپرسان بەرپرسیارن خەڵکو جەماوەریش بەرپرسیارە لە سوورەتی عەرافدا خۆی پەروەردگار باسی کەسانێک دەکا کە و پێش خەڵک کەوتون واتە سەرکردەکان و باسی کەسانێکی دەکا کە بە دوا کەوتون واتە ئەتباع و خەڵک و جەماوەر یەک حوکمیان بۆ دەدا کە بەداخەوە زۆر لە خەڵک ئەوە نازان دەفەرمێ حتى إذا اداركوا فيها جميعا حتى كاتك تنباسي أو عندك كدسنا دوزخ حتى كاتك هم يعني دوزخ دا كوبنوا قالت أخراهم لأولاهم ربنا هؤلاء أضلونا فآتهم عذابا ضعفا من النار حتى كاتك هم يعني دوزخ دا كوبنوا قالت أخراهم لأولاهم أواني لدواب بواني بيشوان قد واتشوين كوتو كان بواني بيرويان ليكرا وبسر كردا كان ينقد پروردگار من أوانا إيما ينقم راكر بس زي اوان دو قات به شان قات به خاصي دفرمي باي اوان شان قات به اللي وزياتر به قال لكل ضعف ولكن لا تعلم فرمي بو هر كاميكتان زي شان قات هي دو قات هي بو هر كاميكتان بو اواني خلچان گمراه کردو دیار لسر خوان لسر خلچي ک گمراهان کردو اوانش ک گمراه کراون لسر خوشيان ولسر اوي او سرکرده بلحانشیان کردوتا پیشوای خوان او کویسلا لعالمی اسلامی دا دبینن ممکن زوزار گفتم بلحپیا او سرویشی مسلمانان بویم بستجوله که دتوانه ظلم ل مسلمانان فلسطین که هروها من خوش معنی کو قاعده کردیش هروها بداخوا بعقلی گچکو بدلی گچکو باخلاقی گچکو معامله دکین أفهم واردات وخير وبير لمولاتي إمدا هي كاك زحمة نبي تشيلي هات والله مليار ما زيادة يعني كردوها مليار ما زيادة كردوها أدي خلقه ولاد أدي جرخاني ولاد يعني أمن كمان ليرة وده دز بقران كاري بكرة شون كل لو ذاك الرخرة وكبوا يعني بيشنا كردون قلت أنا بيوندي لقال هاو بيمانانو لسأستي مثلا نيو دولتيو شون هنجاو بندريو أوانا من كمان هنجاوي كم ده بلا خمانو عرب فنديشان هي ضل ما حك ظهرك مثل ظفرك هيش تيوكو نيوش خد بتدنا خدينه خۆمان یا کوردەواری خۆمان دەڵێن تێگوشینێ بە تەما دراوسیان وشکە کەسێک نان تێبگوشێ جاڵێ لە ماڵە دراوسیەکەم وشلەی بەسەردا دەکەم بە وشتی دەمێنێتەوە بۆی نابێتە تشری دەبێ خۆمان هیمات بکەین بەڕاستی چی دیکە چاوەڕێ نەبین داخوا نەتەوەگرتوەکان چیمان بۆ دەڵێ ئەمریکا چ دەڵێ فیسار چ دەڵێ ئەو دەوڵەتە ئیقلیمیە چ دەڵێ دەوڵەتە ئیقلیمیە ئەگەر بڕوای بە مافی تۆ هەبێ ماف دەدا بە میلەتەکەی خۆی جاگر ایران اگر ترکیه اگر شوینه که باجرب مافدا با ملتکه خوی کلنی خوی داره اما جات تو دبی تماعی کتی ده هبه اگر نه او معامله کلا غلط داده که معامله بکاری نه او سوء استفاده تو دکه بداخوا انجا اگر تو شر سوء استفاده بکی بواتای که يعني وكبلي معاملة شيء وكبازرگاني به يعني أو قازانس كتوش قازانس كي وش تيجي ديك أما أجر معاملة شيء نجتماعيانه شرافة مندانه نتويانه به نبيتو دبي فنتان الرابردور قربي قلت يعني شون قلت والله هي من كاتي خوي كصلاح الدين دميرتان شهاد بو إيرا تازه أو شري هنا بوتان نيو شاركان تازه كرابو مشتم كاكا وتشبو شرطان بو خصنيو مالي خوتان انسان شلون دبي اقل برداتن نيو مالي خوي او شرب اراده ايوه بو ياخذ باراده قنديل بو لسر ايوان فرسيت بيم خوش بومباسكي والله مي شرون ورنا قرتوا بس بيم قلتم بيم شاكي او درسي لي ور بقرن لوا
ودرسي لو وربقرن مدى زانم كاك صلاح الدين دميرتاج لين برسيب تان نازانا والله شل صار حكم دراو شوار صار شيء وين أقول دايقتم چی تان بود دکتر ولی پروسه آشتی اگر برای پیش بشه لانه به تو زندانی کام بر ببن شتی چی باشه بالام ایو پیش نرکم اوه ایو بسن لقال آق پارتی دانیشن یه سوان حکمرانی ولاتن بلین وره اتوره چی شيء كرت حلقه كاك مش دنقت في هذه تم نسشن وكل الرابردو دا جاري حفتاونو كرسي نازم هشتاتان هنابو بلام شعار ودروش ميزور دجي دولة ومساوتان بكار هنابو هل زررتان ليكرت كاك تو دلي شوار حزبي شاب رازي دكي باشا ومانج رازيك بلام بالا حساب بس حسابي برجوندي بالاي ميلتكاد نبي هیچ او شفاعت بۆ ناکە بەڵکو ئەگەر تۆ بتوانی کارێ بکەی بۆ کورد دوای حیزبە چەپەکە و ڕاستەکە هەموو قازانج دەکەن کە میلەت قازانجی کرد حیزبی قازانج دەکەن گوتم پێم چاکە بچن دڵنیایان بکەنەوە بڵێن وەرن ئەگەر ڕاست دەکەن دەتانوی کێشەی کورد چارەسەر بێ کاکە مەدەنگتان پێدەین لەگەڵتان چکە پێویستیان بە دەنگی کورد هەیە ئەوە بکەن باشە نەک هەر لە ڕێوە لێیان بچنە سەنگەر پێم ئەوە زەرەری دەکەن تا لە ڕابردوودا زەرەر کاوە ئەمن نەبێ بڵێ زۆر دڵشم بە دەوڵەتی تورکیا خۆش بێ حقیقەت کە لە دڵیشان دادانیشتم ڕەخنەشم لێگرتوون بەڵکو جاری هەوە قسەی منیشان زۆر پێ ناخۆش بووە بەڵام مەبەستمەوە وەکو بەرژەوەندی کورد دەبێت تۆ لە ڕابردوو دەرس وەربگری ئەو يعني عرب دڵن من جرب المجرب حلت به الندامة هەر شتێشتی ئەزمون کرا و ئەزمون بکاتەوە پەشیمانی دەکێشێ شتێک ڕێکە پێیدا ڕۆیشتووی و نەگەیشتووی ئەنجام بەو ڕێدا مەڕۆ جارێک کە بزانێت فکر کۆم بە ڕێکی دیکەدا بڕۆی نەوە پێشنیاری منە ئەگەر پەکیان لەسەرەوە کەوتووە کە پێویستیان بە دەنگی کورد هەیە بچن بڵێن کاکە وەرە چی بۆ کورد دەکەی با سەودا مامەڵە بکەین کاکە ئەوت بۆ دەکەم ئەوت بۆ دەکەم کاکە مەش ئەوت دەنگت پێدەم و لەگەڵتدا دەبم ئەوانە من لە کۆتایی قسەکانمدا هەندێشتی کە ئاماژە پێ دەکەم ئەویش ئەوەیە کە ئێوە هەمووتان لێرە لە وڵاتەن لە بەریتانیا وەکو من دوێ شەویش هەندێک سەردانی دیکەم کردن لایوانیش هەر باسم کرد بەڕاستی بەڕێزان ئینسان کە لە ماڵ و حاڵی خۆی هەڵدەقەنێ کوردواری خۆمان دەڵێن بەر لە جێ خۆی بەسەنگە ئینسان کە لە نێو ماڵ و خزم و قەومی خۆی هەڵدەقەندرێ دەبێت زیاتر لە خۆی وریابێ بەنسبەت خۆی بەنسبەت خێزانی بەنسبەت منداڵی بەنسبەت کۆکسەکانی نەوەکانی بیانگرێ بە ولاولادا نەچن من پێم وایە باشترین هۆکار بۆی کە بمانگرێ بە ولاولادا نەچین ئەوەی کە پەیوەندیمان لەگەڵ خوادا بەهێزکەین و پەیوەندیمان لەگەڵ پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام و کە ئەوامان کرد بە حەقیقەت مەتانەتی ئەخلاقیمان زیاتر دەبێت تۆکمەی خێزانیمان باشتر دەبێت برایەتی نێوخۆمان چاکتر دەبێت و خۆشمان دوور بگرین لە تەعەسسوب و دەمارگیری هیوا هەیە مەسەلەن سەر بە حیزبێکە هەر لە ڕێوە هەموو حیزبەکانی دیکە ڕەفز دەکا هەیە سەر بە لایەنێکە هەموو لایەنەکانی دیکە ڕەفز دەکا ئەکەمە هیچ کەست دەست ناکەوێ بێعەیب بێ خۆشت بێعەیب نی هەر کەسێ بە دوای برای بێعەیب داگەڕێ یا بە دوای خوشتی بێعەیبە بێ برا خوشک دەمێنێتەوە عاقل و کەسێ بە عەقڵی خەڵک خۆی دەوڵەمەند کە با کراوە بین پێکەوە خۆمان دوور بگرین لە دەمارگیری لە تەسەک بیرکردنەوە لە تەنیا خۆبینین و با کارێکی وا بکەین کە هەموو لا دڵخۆش بین لێرە بەنسبەت ئێوە دەڵم لێرە من زۆر خەفەت دەخۆم کە دەبیستم وڵا فڵان کەس خێزانەکەی بەولادا ڕۆیشتووە فڵان کەس کوڕەکەی لێ عاسیە بووە فڵان کەس کچەکەی وە ئەوە بەو شێوەیە بووە یعنی با هەوڵ دەین زیاتر خۆمان تۆکمەکەین تونند و تۆڵکەین بەهۆی ئیمان بەخوا و بەهۆی عیبادەت و تەقواوە بەهۆی پەیوەندی لەگەڵ ماڵەکانی خوا لەگەڵ مزگەوتەکاندا کە من لێرە زۆر دەستخۆشی دەکەم لە هەموو بەڕێزانەی کە کاریان کردو بۆ دروستکردنی مزگەوتەکان و کۆکردنەوەی خەڵک لە ماڵەکانی خوا بۆی کە لە دینداری لە ئەخلاق لە قیەم لە برایەتی لە چاکە لە هەموو شتێکی باش نزیک بن هیوادارم کە خوای پروردگار دەروی خێرمان لێ بکاتەوە بە تاکید دەروی خێری خوای پروردگاریش پەیوەستە بە هیمەتی خۆمانەوە وەکو دەڵێ لە تۆ حەرەکەت لە خوا بەرەکەت ئەگەر ئێمە هیمەت بکەین زیاتر لێ ببڕێین و دوور لە نعرەی دەمارگیری و حیزبگەرایەتی شتی تەسک و بچووک لێ ببڕێین لە نێو فەزای فراوان نیشتیمان و نەتەوەکەماندا کە لە هیچ نەتەوەیەکی دیکە نێوەکو کورد لەسەر نەخشەی سیاسی بوونی نەبێ ئێمە زۆر مەزڵومین ئێمە لەسەر نەخشەی سیاسی بوونمان نییە بڵێ بچۆ هەر شوێنێک کاکە خەڵکی کوێ خەڵکی کوردستان بەڵام کوردستانی کوێ
دەبڵێ کوردستانی عراق کوردستانی ئێران تورکیا سووریا دەنا نازانن کوێی لەو بینە تۆزە باسی ئیقلیمی کوردستان ئەوانە کراوە بەڵام بۆیە ئەوە کە ئێمە خۆمان لەم واقعە دەرباسکەین هی ئەرکیش سەرشانی هەموو لایەکە ئەرکێکی دینیە ئەرکێکی نەتەوەییە ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی ئینسانیە و ئەمانەشی چیان تعارضیان نیە لەگەڵ دینداریدا بەڵکو دین فەرمان دەکات بەوە کە تۆ وەفاداری بۆ نیشتیمانی خۆت بۆ نەتەوەی خۆت بۆ خەڵک و دەوروبەری خۆت بەڵکو بۆ مرۆڤایەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر چای ئوحود وەستا بوو فەرمی ئین ئوحودا جەبەل یحبنا ونحبه ئوحود چایەکە خۆشمان دەوێت و خۆشی دەوێین کاتێک لە مەککە کۆچی کرد ئاوڕی دایەوە لە مەککە و فەرمووی سوێن بەخوا تۆ خۆشەویستترین سەرزەمینی خوای لەلام ئەگەر دەرنەکرابام لێت بەجێم نەدەهێشتی هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە چۆ بۆ مەدینە فەرموویەتی اللهم حبب إلينا المدينة كحبنا مكة أو أشد خوای مدینەمان لەلا خۆشەویستکە و خۆشەویستیمان بۆ مەکە و زیاتریش يعني ئیسلام کێشەی نیە لەگەڵ تۆ نیشتیمانی خۆت خۆش بێ وڵاتی خۆت نەتەوەی خۆت بەڵکو دەبێت خۆشت بوێت من لە کتێبێکم دانووسیومە نە نەتەوە پەرستی نە بێهەستونەستی بەڵکو نەتەوە دۆستی بینێت خۆت دەبێت خۆش بێ خەڵکی خۆت خۆش بێ و کۆمەڵگای خۆت خۆش بێ بە تەنجەوە بی ئێمە گەر بمانەوێت سوودێکمان هەبێ بۆ دەرەوەی خۆمانە تا سود بە خۆت نەگەیەنی من لەم یەکن لغەیریه فكيف يكون لنفسه لێردا کۆتایی بەقسەکانم دێن بۆ ئێوەش دەرفەتی پرسیار وەڵامتان هەبێ وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين